ڕێگای بنکەی سەربازی ئیسرائیل لە نزیک سووریا بەناو کێڵگە میچەندراوەکاندا دەڕوات کە بە تەلی دڕکاوی تەلبەند کراون و لە شەڕەکانی پێشوو بەسەر بەرزایەکانی گۆڵان جێهێنراون. ئیسرائیل لە کاتی شەڕی 6 ڕۆژەی ساڵی 1967دا دەستی بەسەر ئەو ناوچەیەدا لە سووریا گرت. لە کاتێک دەتیمەکانی ئیسرائیل خەرگی پاکردنەوەی کێڵگە میچەندراوەکان بوون بۆ ئەوەی شوێنێک بۆ کێڵگەی زیاتری تورباینەکانی با بکەنەوە، هەماس لە 7 ئۆکتۆبەر هێرشی کردە سەر ئیسرائیل لە باشوور. زۆربەی ئەو پێکدادانانە لە سنووری ئیسرائیل و لوبنان ڕوودەدەن گروپی ئیسلامی شیعی حزبوڵڵا پێشەوایی دەکات. تا ئێستا ئیسرائیل باس لەوە دەکات کە لەیانی کەم 76 چەکداری حزبوڵڵا و 7 سەربازی ئیسرائیلی کوژراون. حزبوڵڵا و گروپە چەکدارە شیعەکان لە سووریا نەچوونە پاڵ ئەو هێرشە سەربازی بەرفراوانی هەماس کە دژی ئیسرائیل دەستی پێ کرد، بەڵام گرژێگان زۆرن و تیپی جۆڵانی ئیسرائیل لەسەر سنووری باکوور ئامادەیە. بێگومان لەگەڵ بەردەوامبوونی جەنگەکە شتەکان کەمێک گرشترن، هەر بۆیە ئامادەی ئێمە کەمێک زیاترە، بەڵام ئێمە لێرەین تا ئەو کاتەی پێویستە و بۆ ماوەیەکی زۆر لێرەین. لە وەڵامی هێرشەکەی هەماسدا حکوومەتی ئیسرائیل 360,000 سەربازی یەدەکی بان کردووە. ئاریێل یەکێکی دیکە لە سەربازە یەدەکەکانە دەڵێت ئەم جەنگە جیاوازە لە خولەکانی پێوشوی تونند و توژی نێوان ئیسرائیل و دراوسەکانی، ئەوەش بەهۆی دڕندەیی هێرشەکەی هەماس دژی خەڵکی سڤیل. ئەمە زۆر کەسیتر و زۆر گرنگترە، چونکە هەموو کەسێک لە دەوڵەتی ئیسرائیل کەسێک دەناسێت کە لەوێ بووە، کە کوژراوە، کە بریندار بووە لەو هێرشە ترسناکەی 7 ئۆکتۆبەردا. هەر بۆیە کە پەیوەندیم پێوەکرا نەدەکرا لە ماڵەوە دابنیشم و هیچ نەکەم. سەربازێکی دیکە دەڵێت فرەتر لە مانگێکە خزمەت دەکەین، بەڵام پابەندن و پێشگیریەکی بەهێزیان بۆ نیشتمانەکەیان هەیە. ئێمە ئەم جەنگەمان نەدەویست، ئەم جەنگە بە زۆر بەسەرماندا سەپێدا، بەڵام ئەمە تاکە وڵاتی جووەکانە کە ئێمە هەمانە و ئێمە شەڕ بۆ ئەم وڵاتە جووە دەکەین و هەرچی پێویست بێ ئەنجامی دەدەین. لەو دەمەی بە ئۆتۆمبیل دەچیتە ناو کریاشمۆرەم و نزیک لە سنووری لوبنان کە 22,000 کەسی تیایدایە، ئەم ڕۆژانە دۆخەکە بێدەنگترە و وەکو شارۆچکەیەکی چۆڵهۆڵی لێهاتووە. لەگەڵ دانیشتوانی 27 شارۆچکە و گوندی دیکەی ئیسرائیل چۆڵ کرا کە لە چەند کیلۆمەترێک لە سنووری باکوورەوە دوورە. شارەکە لەم دوایەنەدا ڕستورانێکی دڵخوازی خانی نێوەڕوانی لەدەستدا لە سەر شقامێکی سەرەکیدا بەهۆی لێدانی ڕاستەوخۆی موشکێکی حزبوڵڵا کە زیانێکی زۆری پێگەیشت. سەرەرای لورەی بەردەوامی فڕۆکەبی فڕووکاوانەکان لە ئاسماندا سوپای ئیسرائیل دەستڕێژی چەک لەگەڵ حزبوڵڵا لە ئاسێکی نزمدا دەبینێت، بەڵام هۆشداری دەدات لەوەی لە ئەگەری پەرەسەندنی هێرشەکان وەڵامدانەوەی چڕتە دەکات.